شەوتان باش بینەرانی خۆشەویست واشەوێکی نوێژ لەگەڵتان نەشا دەبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی کلینیک لە شاشە جوانەکەی گەلی کوردستانەوە. ئەم بەرنامەیەمان هەم وەکو هەموو شەوەکانی تر تایبەتە بە باسکردنی ئەو کێشە تەندروستیانی کە لەم سەردەمە کە ناومانەوە سەردەمی نەخۆشی کۆرۆنا ئەو بەڕێزانی کە تووشی کێشە تەندروستیەکانە بن و بەهۆی ئەم بارودۆخەوە ناتوانن سەردانی پزیشک و نەخۆشخانەکان بکەن. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە کار ئاسانیان بۆ بکەین وەڵامی پرسیارەکان بدەینەوە. بۆ ئەمە بەستەش وەکو شەوەکانی تریژ ئاماژەم پێکردو من خۆم دکتۆر شاخەوان پزیشکی ئێسک و شکاوی هەر کێشێکی جستەی و کێشەی ئێسک و بربڕی پشت و ئەمانەتان هەبوو ئەتوانن پرسیارمان لێ بکەن. لە هەمان کاتە میوانداری دکتۆرێکی زۆر بەڕێزی هەناویمان کردووە ئەتوانن پرسیارەکانیش ئاڕاستی ئەو بکەن و هەچ پرسیارێک پەیوەندی بەو نەخۆشیانەوە هەبێت ئەتوانن لێمان بکەن و ئێمەش بەپیتوانە وەڵامتان دەدەینەوە. پێشەوەی دەستکەین بە بەرنامەکە هەروەکو شەوەکانی تر حەزەکەم چەند شتێک بۆ ئێوەی بەڕێز باسکەین بەڕاستی سەردەمەکە سەردەمێکی زۆر ناخۆشە. هەموو شوێ ئەم قسانەمان دووبارە کردوێتەوە لە فەیسبوک لە تەلەڤیزیۆن لە هەموو شوێنە ڕێنمایی هاوڵاتیان نەکرێت تکاتان لەکەین پابند بن. ژمارەکان زۆر لە هەڵکشانە لە شاری ئێمەش زیایەکە بەداخەوە زۆر خەڵک چاوەڕی ئێواکەن کەسانی خۆشەویستانمان و خەڵکێکی زۆر لە شارەکە بمرێ ئەنجاڵن نەخۆشیەکە هەیە. بیر و باوەڕت چۆنە لەلایەنی سیاسی و ئاینی و هەموو شتێکەوە تکاتان لەکەین لەم کاتە هەمی بخەنە لایەکەوە. ئەم کاتە کاتێکی ئەوەی ئێمە خۆمان پارێزین هەموو جارێک گوتومانە کەمی نەخۆشیەکە لە شاری ئێمە و لە وڵاتی ئێمە دڵخۆشکەرە کەمە نەک لەبەر ئەوەی نییە لەبەر ئەوەی ئێمە ڕێ خۆپاراستنمان کردووە لە هەموو شوێنێکیش لایەنە پەیوەندیدارەکان دەستخۆشی لە ئێوەی هاوڵاتیانەکەن. بەڕاستی ئەگەر ئێمە هەتا پابند بین زیاتر ئەتوانین کۆنتترۆلی ئەم نەخۆشیەکەین. بۆیە داواتان لێ ئەەکەین سەیری ئەو وڵاتانەکەن کە درنگ دەستیان کە بە ڕێکارە خۆپاراستنەکان سەیری ئەمریکاکەن سەیری ئیتالیاکەن سەیری ئیسپانیا ئەم وڵات تورکیا ئەو وڵاتی کە زۆر باسمانەگەرەمان و ئەمانیش ئەیشارنەوە ئەوە تا سەیری کەت لە چەندە هەزارێک وا خەریکە زیە ئەکات بۆیە تکاتان لێ یەکەین بە قسەمان بکەن. ئەمە بۆ یعنی داهاتوی هەمومانە بۆ مەسلحەتی هەمومانە هەمومان دڵگرانی بە مۆزع ناخۆشە ئەزانین کەسانی کەم دەرامەت و هەژار هەیە. ئەوە ئەگەر حکوومەتەکەش یارمەتی ئەو کەسە هەژارانە با ئێمە خۆمان یارمەتی برا هەژارەکانمان بین بۆی بتوانین ئەم دۆخە تێپەڕێنین. ئاوات و ئامانجی ئێمە کەمترین کەسی خۆشەویستمان لێ بڕوا بوویت کاتان لێکەین هاوکاری هەموو لایەنەکان بن کە قسەتان بۆ ئەەکەن. ئەوانەی کە هەندێک کەس بەداخەوە ئەو قسانە ئەکەن کە ئەم نەخۆشیە نییە و شتێکی دروست کراوە گوێ لە ئەمریکا بگرن گوێ لەو شوێنانە کە زۆر لە ئێمە پێشکەوتوترن و یعنی چانەها وەسائلیان هەیە کە ئەتوانن باسی نەخۆشیەکەی بۆ بکەن گوێی لێ بگرن. هەمووتان وابزانم ئەتوان لە ڕێی تەلەڤیزیۆن و لە ڕێی ئینتەرنێتەوە هەموو شتەکان زۆر ڕوون و ئاشکران بۆیە تکاتان لێ ئەەکەین هاوکارمان بن. بۆ ئەم شەو میوانداری دکتۆرێکی زۆر بەڕێز دکتۆر ڕێدوان جەزامە کردو کە بەڕێزیان پسپۆری هەناوی و دڵە ئەتوانن بەڕێستان هەموو پرسیارێک ئاڕاستی بەڕێزیکەن و جوابتان ناتۆ. کاکتۆ بەخێر سەر ممنون. ئەمەوێت دەستخۆشی لە جەنابەت بکەم کاکتۆر شاخەوان بۆ کۆماندووبوونەکانت هەروەها ئەمەوێت دەستخۆشی لە کەناڵی گەلی کوردستان بکەم بەڕاستی بۆ ئەمەرکی کاکتۆر سەرشانی خۆی. هەروەها بیرمان نەچێ ئەبێ سوپاسێکی زۆر بنەری بۆ سەندیکای پزیشکانی کوردستان بە تایبەتی لەقی سلێمانی کە ئەویش کۆماندووبوونێکی خستۆتە سەرشانی خۆی. ئومێدەوارین ئەم شەو بەیەکەوە لەگەڵ جەنابتا بتوانین بەپێی توانە ئەو بەڕێزانێک کە بەهۆی ئەم مۆزەی هاتوۆتە ئاراوە ناتوانن وەکو پێویست دەستیان بکات بە خزمەتگوزاری تەندروستی بتوانین وەڵامی پرسیارەکانیان بینەوە. سپاس بۆ جەنابیش ئەرکی کێشا بەم شەوە. کاکتۆ ئازاد نەبێ هەروەکو برادەرەکانی ترمان هەر حەزم کردو بیدایەت چەند دێڕێک ئەگەر بۆ هاوڵاتیانی بەڕێز ڕێنماییەک لەم کاتە بۆ ئەو نەخۆشانی کە نەخۆشی هەناوی و دڵ و درێژخایەنەکان چۆن ڕێنماییانەکەی لەم کاتە چی بکەن بە ڕێی جەناب. بەتەشید کاکتۆر شاخەوان بیرمان نەچێت ینی وەکو نەکلای ئێمە لە هەموو دنیا شایستەوەی کە باوە باشترین ڕێگەی چارەسەر هێشتا بریتێ لە خۆپاراستن. خۆپاراستنە نەخۆشیەکە هێشتا لوبی مۆزوعەکەیە. ئەوەی کە ئێمە بەردەوام بە نەخۆشەکانی خۆمانی ئەڵێن بە تایبەتی نەخۆشەکانی هەنا و دڵ کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەوەیە کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ئەو ڕێنمایانەی چجا لە ڕێی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و بڵاوکرێتەوە لە ڕێی فەرمانگەی تەندروستی سلێمانی بڵاوکرێتەوە یاخود لە ڕێی هەچ بڵێن دامەزراوەیەکی معنی بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یان دامەزراوەکانی تر بڵاوکرێتەوە. ئەگەر ئێمە بتوانین بەم ڕێنمایانە کە بریتێ لە خۆپاراستنێکی باشی ئەوەی کە بۆ شەوەی کە تێکەڵی خەرباڵغی نەبین مانەوەمان لە ماڵەوە و دەشتێکی بەردەوام ڕەنگە بتوانین بەر بە نەخۆشەکە بگرین و نەهێڵین ئیشەڵا ئەو تەوەقعاتانی کە ئەو شتانی کە لە چواردەوری خۆمان بین لە وڵاتانی چواردەوری خۆمان و لە دەرەوەش لە ئەوروپا ئەمریکای بین ئیشەڵا نەگاتە لای ئێمە ئینشاءڵڵا وڵاتەوە هەموو ئاواتی هەمومانە بەتەشید تا ئیسفەش وازانم ئەو ئامارانی کە هەیە دڵخۆشکەرە بەڵام بەداخەوە هەندێک کەس
بە غەڵەت ئامارەکان وەرەگرن و ئەزانن ئەمە کە ئاوە باشە ئێمە نییە بەڵام وەکو جەناب تەزانی ژماری دانیشتوانی شارێکی وەکو سلێمانی کەمە بە بەراورد بە وڵاتێکی وەکو ئەمریکا تقریبا نزیکەی 330 میلیۆن کەسە بە ئەکیدی ئێمە ئەگەر بەم تواناکەمی خۆمان نەپارێزین ئێمەش چیمان لەوان کەمترە لەوانەیە ئێمەش گوارمان لێ قسە جەنابەت زۆر ڕاستە هەر بۆیە ئێمە ئەوەی کە جەنابەت باست کرد یانی ڕێکارەکانی خۆپاراستن هەتاوەکو تەشیدی لێ بکەینەوە هێشتا هەرکەمە و ئومێدەواری خەڵکی خۆمان بە قسەمان بکات بۆ ئەوی کە بتوانین ئەو ئیشی کە لەسەر شانی ئەمی پزیشکە بەزیادەوە بۆ هاوڵاتی خۆماری ئەنجام بین و نەهێڵی بگاتەوە حدودی کە جەنابەت باست کرد. دەسەکانی خۆش بێت ئەگەر هاوکارانمان پەیوەندیمان لەگەڵ بینەرانی خۆشەویست دوو ژمارەمان هەیە لەسەر شاشەکە نووسراوەتوان لە ڕێگەی ئەو تەلەفۆنانە و پەیوەندیمان پێوەکەن بەستکاتان لێکەین ئەو برادرانی کە پەیوەندی ئەکەن هەوڵ بن لە ڕێی تەلەفۆنەکە جۆمان لێ بگرن بۆ ئەوەی دەنگی تەلەڤیزیۆنەکە لە ئێمە درەنگ ئەگات سوپاسانەکەین. کاکێ منمان لەگەڵای لە عربەتەوە کاکێ من جان شۆ باش زۆر سپاس بۆ جەناب فەرموو کاکێ من جان نەبێدوو پرسیارم بوو جان دایکم نەخۆشی زەختی هەیە تەمەنی 70 ساڵە باشە ماوەیەک حەفەزەختەکان ئەخوات هەست بە سوتانەوەی قوڕیەکە بەڵێ جا نازان هۆکاری چیەوە بە سوتانەوە یان کۆکەوشتی لەگەڵ هیچ هیچ کۆکەیەکی نییە بەڕێز کۆکە وشکی هەیە بەڵێ ناوی جۆری حەبەکە نازانی زەحمت نەبێت وڵای جۆری حەبەکە نازانم بەس نەخۆشی تو تۆزانیان نوریە حەزن بەڵێ کۆکەکەی وتی تازە دەستی پێکردو یان ماوەیەکە هەیە وڵایی ماوەیەکە دەستی پێکردووە بەڵام ئەرێ هەستەکەم وەکو سوتانە لە قوڕمەوە بەشی خوارەوە حەبەکە دەمێکە ئاخوا بەڕێز بەڵێ ینی چەندێکە لەسەر حەبەکەیە وڵایی لەو چێ 5-6 مانگێک زیاتر بێت هیچ ئاڕازێکی تری هەیە بنمونەوەکو پێچگە لە کۆکە و قورآن وەکو تا وەکو شتێکی تر سەرێشا لەرز هیچ شتێکی وای هەیە بەڵێ سەرێشەی هەیە پشتی سەری هەیە بەڵێ دواتر لەرزشی تا تەمامەتا گەرمانە بۆ شێوازە لەرزیشی لێت بەڵێ باشە هیچ ئاڕازێکی تری نییە بێجگەلەوەی کە جەنابەت باست کرد تەنها ئەوەیە کە کۆکە و لەرز و وڵا هەر ئەوانەیە بڵێن کۆکەیە وەکو سوتانەوێت لە بەشی خوارە لە بەشی لە قوڕم و بەرەو خوارەوە بۆری خواردن بەڵێ باشە گیان دەستخۆشی شەڵا وەڵام تێنەوە سەرچاو کاکێ میجان پەیوەندێکی ترمان لەگەڵایە کاک عومەرجان لە عربەتەوە فەرموو کاک عومەرجان باخۆڵ فەریان گیانەکەم وڵی مناڵێکمانەیە نەخۆشی دڵی هەیە بەڵێ بردووانە بۆ ئیسرائیل عەمەلیاتمان کردووە بەڵ تەمەنی چەنە ئەوا 14 ساڵە لە 5 ساڵی کراوە عەمەلیاتی چیتان بۆ کردووە کاک عومەرجان هیچ دڵیمان بۆ کردووە و دوو کنیسیا بۆ سەمامێکی پوش بۆ چاکمان کردووە ئەوە بۆیان چاک کردووە باشە ئیتالیاش عەمەلیاتێکیان بۆ کردووە باش ئێستا کێشەی چییە وەڵای کێشەی نێتۆدا ئەوا دەمی شینە بێتەوە و پەنجەکانی شینە بێت زیاتر بۆ ئەم نەخۆشوشتە چی بکە باشە تازە وای لاتۆ کاک عومەر وەڵام سگماتی بووە ئەم شینبوونەوەی کە جەنابەت باسێکی تازەیە وەڵی هەر دەمێوا بوو هەر کە بۆ وا بوو بەڵام پێست تۆدە کە هیلاک نابێت چاکە بێت کە هیلاک بێ ئەواشی نەبێتەوە هیچ حاڵاتێکی تری نییە بێجگە لەم شینبوونەوەی کە باسیەکە شتێکی تازە ڕوویا بێ لەم ماوەیە ناوەڵڵا باشە چیان دەست خۆش بێت بەسەر چاک عومەرجان جواب بدەین باشە باخۆڵبان سەر چاوم کاگالان لە گەرمیانەوە ئەم کاتە باش سەر چاوم کاگالان فەرموو چاوە ڕێزم بۆ بەرزستانیە زۆر ڕێزی بەڕێز وڵایەکە مڵەتەوەلە ئەفونکە بیکێتە 2 دقە مەمنوتم فەرموو بەڕێزیان هینێ بۆ بۆنەی ئەم نەخۆشی و کرۆنەمۆرۆنۆ حەزمەکەم ناوماڵ پاکردنێم شتێدا بە دیتۆل و فاس و ئەمە لەو ڕۆژە حەسەکەم کەمێ ناو قوڕیم کۆکەم ینی کۆکەیە بەسیت ناو قوڕیم ئەمە یەک دووەمیانیش ئەم حەپە بچکەڵەکە ئەین ئەلەرمین ئەوە استعمالەکەم باش و داواکارێکی شەیە هەکە حکومت ماوەی بڵێ زۆر تۆ بوو لەلایەن ئەم کرۆنەوە بەس ئیسا زۆر ینی وەزعەکە بینی خەڵکی زۆر دەرەچێت دەرەوە و باوەکە نزدەی 15-20 ڕۆژ سجن هەسجن وەکو سجن ناو ماڵا ئیتر حساب توش نەفسیش بەس حکومت بۆ ئیسا وا دەستی بەردایە لەو وەزعە ئەی هۆکەی چییە ئەوە خەڵک ئەو تا حالت ڕۆژ زیاد دەکە بۆ ئەنی تۆڵی ناکە بەشکەم خی گەورە سەرکەوینە سەر ئەم نەخۆشیە کاگەلەنج عفوکە لەرز و تاوشتە نییە لەگە کۆکەکەیە نەوەڵڵە هیچ لەخوازێ بەس خدخدێت تێتە خوڕیم ئەو دیتۆل میتۆل ناوماڵ تاقیم کرد بە دیتۆل و فاس کاگەلەم ئەفو کاگیتۆ بەزەو کاتانەوات لێت کە دیتۆڵەکە بەکاریان یان کاتی تریژوات لێ هاتووە نەوەڵام تازەم ئەم چەند ڕۆژە وای زیاتر هەستەکەی بەس خۆگت بخورێت کۆکەت بەس ناو قڕیم کەمێ خودی ئەخورێت و تەواو باشی ژیان دەست خۆشی بەسەر چاو کاگالەنجە بۆشاخانمان لەگەڵێ لە سلێمانیەوە
ئەم کاتتان باش سەرچاو بشراخان فەرموو بێ زەحمەت پرسیارێکم هەیە گیان فەرموو من معیدەم نە بە خواردن ئێشە نە بە هیچ شتێ بەس کە ئاوە خۆموانێ معیدەم بێ ئێشێت بەڵێ دەمێکە وای وەڵا دەمێکم معیدەم ئازاری هەیە چەندە بێت مانگێ دوان ساڵ چەند وەڵا چەند ساڵە لەمە پێش غەسلی معیدەم بۆ کرا باشە لەو کاتەوە معیدەم ئازاری هەیە عیلاج و دەرمان و شت هیچ بەکارهێنی نەخێر بۆچی قەسرت بۆ کرا بشراقان زەحمەت نەبێ تووشی ژەهرایی بوون بوو ژەهرایی بوون بووی باش هیچ مشکلێکت نەبوو دوایەوە معیدە ئاسایی بوو دوای ژەهرایی بوونەکە معیدەم ئازاری هەبوو بەڵێ ئێستش کە ئاوە خۆم بەس بە ئاو ئێشە نە بە نان خواردن باش ئاوکەت پێ قوتە چێت یان هەستێکی بۆستێت یان کێشە بە ئازار هەتا ئەچێتە خوار و ئازاری هەیە ئازارتەیە بەس بۆ ئاوی ژوای بۆ خواردنی بەڵێ بەڵێ بەس بە ئاو کێشوشتت دانە بەزیە بۆ شراقان هیچ مشکلێک باشیان دەست خۆش جابتەینەوە سەرچاو وەڵام سەرچاو خوارد لەگەڵ کاک توژیان بە وەڵامی کاکی من لە عربەتەوە باسی دایکی کردی 7 ساڵە و زەختی هەیە و وەکو باسی کرد لە شتا و سەرێشەی هەیە بەڕاستی ئەمە لەم کاتەیە بیر لە نەخۆشیشی درمیەکەینەوە بیر لە پەتایەکەکەینەوە ئیتر هەز نوع پەتا و ڤایرۆسێک بێت من پێم باشە هەوڵ بات سەردانی دیکتۆرێکی تایبەت بە ئەم بوارە بکات و بەڕاستی ڕەنگە پێویست کات ڕێکاری تری بگرێتە بەرەو باشتر سەردانی خەسەخانەکە بەڕاستی بەتەشید باشترە دکتۆرێک ببینێت بە زووترین کات پزیشکێک ببینێت ئەگەر تای نەبووایە و بەس تەنیا کۆکەیەک بواە وشکە کۆکەیەک بواە بەهۆی ئەو کاتە ئەمان و زۆر جار هەیە حەبی زەخت هەیە یەک دوو ئایلی حەبی زەختەکان هەیە کە وشکە کۆکە دروستەکەن بۆ خۆیان بە گۆڕینی ئەم دەرمانە بەنەوەیشی تشتەکە حەلە بوو بەڵام مادەمەکو جەناب دوتت تای هەیە و هەز بە لە ژووتاگە باشترە دکتۆرێکی بەڵێ زۆر باشە کاکەمەجیان نتوانی بە زووترین کات بەیانی دایکە بەری بۆ خەسەخانە بەشم ئینشاءالله فحسوشتی بۆ بکرێت و چارەسەر بکرێت کاک عومەر باسی مناڵەکەی کە لە تەمەنی 5 ساڵی عملیاتی بۆ کرا و دڵی کون بوو سەما مشتی بۆ گۆڕە بەڵام ئێستا هەر شینبوونەوە ئێستا شینبوونەوە هەیە طبعا ئەم حاڵەتی کە جەنابی باسیەکات یەک دوو نەخۆشی دڵی مناڵان هەیە بە مروری زەمن ئەگەر عملیاتەکە باش نەکرێت یان جاری وای عملیاتەکەش باشی ئەکرێت ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو خوێنی کە بڵێن لە سکۆڵی چەپەوە ئەچێتە ناو سکۆڵی ڕاست لەم حاڵەتەیە زەختی لای ڕاستی دڵبەرزە بێتەوە ئەگەڕێتەوە بۆ لای چەپ ئەم جۆرە لە شینبوونەوە دروستەکە ڕێنمایی ئەم بەڕێزاکەم کاک عومەر کە مناڵەکەی کوڕەکەی بە زووترین کات پیشانی دکتۆرێکی تایبەتمەند بات لە کاتی کرانەوەی دەوامای شەڵا ڕەنگە پێویست کات یەک دوو فەحس هەیە بۆی بکرێت چێک لەوانە ئیکۆیە بە تایشی پێویستێتی بزانین حاڵەتەکەی چییە و چی پێویستە بە تایشید لەم کاتەیە پێویستی بەکردنی ئیکۆیەکە بێت ئەم نەخۆشە تەمەنی 14 ساڵی شۆ زەمیسەتی ئەگات ینی بەڕاستی ئەگەر ڕێنمایی شتێک لەم کاتە هەتای شەڵا وەزە باشە بێت چی بکات لە ماڵەوە بە وەرزشکردن جوڵە خواردن وەرزشکردن طبعا بۆ ئەم کەسانە ئەگەر هەست بە تەنگە نەفەسی بکەن ئەگەر هەز بە تاقەت بوون بکەن باشتر وایە وەرزش یاخود نەکەن یان وەرزش بکەن کە هیلایشان نکات چکە زەخت دەکاتە سەر سیەکان بیرمان نەچێت لە ئەخیرە و پاشان زەختی سیەکان ئەگەرێتەوە بۆ لای چەپی دڵ ئەوەی کە مهمە لە ڕوویانی خوا نەخواسە هەر حاڵەتێکی تری وەکو تا وەکو لەرز شتێک لەم بابەتانە ئەبێت بە زووترین کات سەردانی بەشە فریاکەوتنەکان بکات بۆی کە چارەسەری پێویستی بۆ بکرێت چکە ئەم نەخۆشانە خوا نەکردە معڕەزن بۆی کە جاری وایە تووشی ئیلتیاباتی ناوە یان پەردەکانی دڵە بن زۆر باشە دەستەکانی خۆش کاگەلان بەڵێ وتی بەهۆی ڕشتنی دیتۆڵەوە عفونکی بەسەگە پێشی باسی کۆکەکەی بینەوە کاگەلانگە وڵی ئێمەش دەنگی خۆمانەخێنە پار دەنگی جەنابێ ینی من بەتەنها ناڵم گلیمان لەلایەنی پەیوەندیدار هەیە بەڕاستی بەڵام خەڵکەکەش هاوکار نین من ئێستا پێشەوەی بێم بۆ ئێرە بە چەند شوێنەکە ڕۆشتم بەداخەوە ینی چەند شتێکی هەیە هیچ گرنگ نییە بەڕاستی خەڵک بۆ یەتە دەرێ وڵی زیاتر خەتای خەڵکەکەیە ئێمە خۆمانۆکو پزیشک بە هەموو تەمەمان لەوەتی تەلەبەر بین فێری ناوماڵ نەبین بەڵام ئێستا خۆمان خسۆتە ناوماڵە بۆشی گرنگ بۆشتی زۆر گرنگ نەبێ ناینە دەرێ تکاتان لەکەین بووی ئەمە هەموو جارەگەڵینەوە تکا لە هاوڵاتیانەکەین هاوڵاتیان پابندین بەڵام لە هەمان کاتیشە من وەکوی جەناب باسە کرد داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین بەداخەوە پێویستە لایەنی تونگتر بگرنە بەر لەگەڵ هەندی هاوڵاتیانە ئێمە لە هەند چەند وڵاتێکی بینین کە یعنی هەندێشت لە خەڵکی خۆبڵ ناکەین نێمەش حەزەکەین شتەکە وای لێبێت چونکە من لێرەوە ئەیڵێم هەمومان باجی ئەو غەڵەتە ئەین ئیستا حکومت ئەگەر ڕێگە بکرێتەوە خوا نەخواسە دوای مانگە دوو مانگی تر وەکو وڵاتانە خراپێت دیسان جارێکی بچینەوە ماڵ و ئاینەشت خۆمان کارانتینەکەینەوە دووسە مانگی تر لە ژوورەوە بین و ئەم هەموو خەڵکی کە هاواری لایەنی ئابووریەت وێڵە زەرەرەکەین بۆیت کاتان لێکین با ئیسە بە کەمترین ڕۆژبی بڕین خۆمان پارێزین لەوە باشترە کە ئەو کاتە نەخۆشەکە خراپێت و ماوەیەکی زۆر زیاتر ئەبێ لە ماڵەوە بمێنینەوە بۆیە داواکارین هەم لایەنی پەیوەندیدار هەم هاوڵاتیانیش لەم
بەتەشید هاوکار بن بەنسبە دوای بەکارهێنانی دیتۆڵ ئەمە شتێکی متەوەقع و ئێمە لەم ماوەیە بە تایبەتی زۆرترم حاڵەتە بینین هەندێک لە نەخۆش ئەم حاڵەتیان هەیە حسیارێکیان هەیە بە مادەیەکی تۆزێک بڵێن ئێڕیتانت ینی کە بڵێن حساس بەڵێ بۆ سەر قورگ و بە سیەکان ئەمە ڕێنمای یەکەم کە طبعا بەکارهێنانی دیتۆڵ لەوە ینی زیاد لە حەدی خۆی پێویست نییە بەکار بێت بە حەدی خۆی توانێت بەکاری بێنێت بەڵام لەو کاتانەیە ڕەنگە پێویست کات نوێک لە خۆپارێزی وەکو بەکارهێنانی دەمامک بکات ئەمە ڕێگەی خۆپارێزی باشە فاست و ماجزە و شتانش زۆر بەکارهێنن بەڕاستی ئەو حاڵەتانە زۆرە بینین نەخۆشێ بێت هاتۆ بەلامان دەڵێن دووسێن نوعی فاستم تێکەڵ کردووە جاری وایە حاڵەتەکە قورسە بێ دەگاتە هۆی حەدی داغڵبوون و عیلاجکردنی بە پەلە بۆیان هیواداری نەگاتە ئەمە ئەوتی ئەلەرمین بەکاردێن شتێکی خراپ نییە ئێمەش دەتوانین بڵین بەردەوام بە لەسەری بەڵام بۆ ڕێکاری خۆپارێزانی کەوتمان و ئەگە بەردەوام بوو ئەتوانێت دوای ئاسایی بوونەوەی وەزەکە سەردانی پزیشکی بکات دەسەکانە خۆش بێت بشراخان لە سلێمانی باسی مەعیدەیەکی کە لەواچی لە کاتی خوددانی ئاوە کێشەی بۆ منتیقی باسی ئەوەی کرد کە کاتی خۆی تووشی ژەهرایی بوون بۆ مادەیە کە بەڕاستی نەمانزانی چییە بەڵام ئەمە هەندێک جار نەخۆشەیە دوای چەند ساڵێک لە ژەهرایی بوون بە مادەکان بە مجموعەیەک مادەی سووتێنەر هەیە کە نەخۆش بەکاری هێنێت ئەبێتە هۆی تێکچوون یان بڵێن بڕین یان سووتانی ناو بۆ بۆری خواردن کە لەم کاتەیە ئەگەرم حاڵەتە بەردەوام بێت پێم باش ئەمیش لە دوای ئاسایی بوونەوەی وەزەکە دکتۆرێکی تایبەتمەند بوارە بینێت بەنسبەت خواردن و ئاو خواردنەوەکە و ڕێنماییەک ئێمە ڕێنمایەکین کە ناتوانین بڵین ئاو مەخۆرەوە ئاو خواردنەوە تەمە شتێکی باشە ئەو شتانی کە ئیزعاجێکات بەڵام خۆشبەختانە ئەم بە خواردنی بڵین بە خواردنی ڕق و بە شتەکانی تری کێشەی نیە ئەتوانێت بەردەوام بێت کێشەمانی لەگەڵ خواردنەوەی ئاوکەشە ئەتوانێت بەسەری عینی خواتەوە ئەگەر هەستەکە ئازارەکە چێتە خوارەوەی بەشی خوارەوەی گەدەشی ئەتوانێت لەگەڵ مەجموعەیەک حەبی تایبەتەیە بە ئازاری گەدە و بۆری سوورێنچک ئەتوانێت ئەوانە بەکاربێنەوە و باسمە کرد تا و کاتێک ئینشەڵا داواماسای بێتەوە و لەلایەن دکتۆرێکی پسپۆڕەوە بینرێت دەسەکانی خۆش بێت پەیوەندی ترمان لەگەڵای کاکتوانە لە شەمشە ماڵەوە کاکەتوانە گیان فەرموو سەرچاو کاکەتوانە گیان فەرموو چاوەکەم کاکە توانەجی عەزەت نەبێت ئەگەر تەلەڤیزیۆنەکە کەسکی بەس لە تەلەفۆنەکە قسەمان لەگەڵا دەست خۆش دکتۆر گیان باشی چاوەکەم سەر چاومان دکتۆر گیان من پێشتر عەمەلیات سپڵم کردووە عەمەلیاتی شو کردووە عەمەلیات سپڵم کردووە باشە بڵێ سپڵمیان دەرکردووە نەزیف داخلی بوومە ئەمە کەی وەڵای 4 ساڵە بێت باشە بڵێ لە دوای ئەو عەمەلیاتەوە من شانی چەپم زۆر ئازاری هەیە باشە نازانم ئازارەکە هین چییە هەر بە دایمی وەڵاهی کاتی ئەو زۆرە خۆم دایمی نییە نەوەڵا لە شو عەمەلیاتەکەیان بۆ کردی کاکەتوانە لەڵانەکە بۆ کردیان هیچ دوای عەمەلیاتەکە مەسەلەن مزعافاتی شتەی بێتاقەتیەک چی هەبوو دوایەوە وەڵاهی ناڵێم ئەم شانەمە ئازاری زۆرە کاتی ئاو خۆم زیاتر ئازاری هەیە بەس هەموو کاتێکیش نییە پەیوەندی بە جوڵە و خۆ هیلاکردن و لەسەر خەوتن ئەوانە هیچ پەیوەندی بەوە نییە وەڵاهی کەمێک هیلاکم بە زۆر جانەکە یان یاریە بکەم زۆرتر جانەکە کێشەی شان و ملێ نییە لەگەڵا فەقەراتی ملە شاوشتی ملێ نەگرتووە قەت وەڵاهی کەمێک پشتم جانەکە بەڵام شانی چەپم ناڵێم کاتی هیلاکەم زۆر هێشێ باش کاکتوانە نەخۆشێکی درێژخایانت نییە وەکو شەکرا زەخت مشکلەی هیچ جوانم نییە باشە وتت بە جوڵاندنی قۆڵت زیاترێشێت یان لە کاتێکی ترا ناکاتی هیلاکە بم مەقسەدم سەر یاری تۆپێم کردیانی نیە شان زۆر ئازارەدا یان هیلاک بم بەس شان تێشێ سنگت نایەشێ ناوەڕاستی سنگت هەسکی قورس بێت یان سنگیشم بەرەوەڵ ئازاری هەیە لەگەڵێ هیچ هەست بە تەنگە نەفەسێکی کاکتوانە لەو کاتانەیە بەڵێ لەو کاتانە تۆزت تەنگە نەفەسم بەس جوێر نا بەڵێ تەمەنت چەند بوو جەناب زەحمەت نەبێت تەمەنم 20 ساڵە باشیشان دەست خۆش چاپ کاکەتوانە کاک فوادمان لەگەڵا کاک فوادجان شۆ باش ئەفکاران باش دکتۆر سەرچاو بەڕێزم دکتۆر جان پرسیارێک بە زەحمەت فەرموو دکتۆر جان من نەخۆشی شەکرەم هەیە بەڵێ بەس ئەنسۆلین لێدەم ئەنسۆلین دکتۆر پێمی وتۆ 2 جار بەس من 3 جار لێدەم وەری نییە بۆم دکتۆر کاک فوادجان تەمەنێت چەندە زەحمەت نەبێ 54 ساڵە 54 ساڵ جاڵبەری بیداوە 5 مانگ 6 مانگە عەفوو بانکە چەند ساڵە شەکرەتە وەڵا من 7 ساڵە بێ دکتۆر چەند ماوەی چەندە لەسەر ئەنسۆلینەکەی والله کاتە جەڵبەری بیداوە لەسەر ئەنسۆلینەکەم 5 مانگ و نیوە 5 مانگ بەڵێ چ نەوعێک ئەنسۆلین بەکارهێنیت وەڵای دکتۆر لێڵەکەی یان سافیەکەی ڕوونەکەی
ڕوونەکەیش بۆ ئەوی تریش هەردووکیان چەند وحدە بەکارهێنی سێ جارەکە؟ وڵا دکتۆر جاری دا وحدەوە بەکاربێنە یعنی ڕۆژی سێ جاری دە وحدە؟ بەڵێ باشە باشە کاک فواد بۆچی قەراریانە بتخەنە سەر ئینسولین مۆزوعەکە چی بوو شەکرەکەت کۆنتڕۆڵ نابوو بە حەب کۆنتڕۆڵ نابوو جەڵەکە لێ بیدا دکتۆر کردی ئەنسۆلین بەڵێ چەند حەبت بەکارێنە کاک فواد کاتی خۆی بۆ شەکرەکەت یەک حەبم بەکارێنە بەس یەک حەب کۆنتڕۆڵی ناکە قەرارە بتکەن بخەنە سەر ئینسولین کە جەڵەکە لێ میدا دکتۆر گیان جڵاگە لێ نوێیدا دکتۆر وتی ئەنسۆلین بەکاربێنە باش ئێستا شەکرەکەت باشە کاک فواد بەو دووجاری کە بەکارێنیان بۆ سێ جارە شەکرەکەت فەحسەکەیت هیچ وڵایم فەحسیەکەم دکتۆر لەوری 240 دارە چیە کەمتر دارە چیە 150 تا 240 لە ڕۆە باشە کاک فواد جان دەست خۆ جواب بدەین شمەیە جان زەختی شتەیە باشە جان بەسەر چاو بەسەر چاو سەر چاوم قوربان خوارد لەگەڵ پەیوەندێکی ترمان لەگەڵایە کاکە شاهۆ گیان شەو باش کاک شاهۆ ئەم کاتەوە باشی چاوەکەم سەر چاو مەمنون گیانەکەم وەڵاهی من دایکم نەخۆشە دزووی خوشی دڵی هەیە تقریبان 2 مانگەیە قەسەی دڵمان بۆ کردووە ئێستا ئاوساوە و گیانی زۆر ئاوساوە ئەڵێن ئاوی کیرۆستیەکانی و بەڵێ تەمەنی چەندە کاکە تەمەنی تقریبان 6 ساڵە بێ 6 ساڵ زەخت و شەکرەوشە چی هەیە؟ وەڵای زەختی بەر دەبێتەوە لەم کاتە ئەم ئاوسانەکەی زۆرە پێشتر زەختی نەبوو یعنی پێشتر زەختی زەختیشی لەگەڵا زەختی لەگەڵا ئەی خوارد بەیسا زەختەکەی ئەڕاتە 21 بۆ یان ئاوە دیان بەر دەبێتەوە شەکرەی نییە؟ شەکرەی نییە زەختی بەر دەبێتەوە و ماوەتەوەڵەن سیەکانی ئاوی کردووە باشە کاک شاهۆ پێشتر نە ئاوسا پێش ئەوەی تووشی ئەم حاڵەتی نەخۆشی دڵە بێت دومجار قەسەری بۆ کە ئەم جارەوەی لێ هاتووە نەوەڵا پێشتر ناوەسا بەس یەکەم جارەوەی لێ بێ باشە ئیکۆی دڵەکەی ئەڵێ چی ینی پێیاوتون کە دڵی زەعیفە بەڵێ دوو دەماری دڵی باشە ئەم ماوەیە بەهۆی ئەم وەز ئەو عیلاجەکانی ڕوو لەکەمی نەبوو یان تەواو بێت و بۆتان نەکڕی بێتەوە یان خۆی نەیخوات نه هەموو عیلاجەکانی باشیە خوات تقریبا 2 مانگ قەسەرمان بۆ کردەوە دوای قەسەرەکە ئەم ئاوسانەی جاری کردو زۆر ئاوساوە زۆر ناڕەحەت نەفەسیشەکە باشە بەسەر چاو جواب بەسەر چاو کاکە شاوە وەڵام پێین کاک ئەحمەدمان لەگەڵا لە سلێمانیەوە کاک ئەحمەد لەواچێ لەسەر خەت نەما بێت بە جوابی ئەمانە بینەوە بەنسبەت کاکتواناوە کاک دکتۆر جان طبعا سپلی بۆ لابراوە پێش 4 ساڵ ئێستاڵی ئازاری لای چەپیشانم هەیە بەڕاستی ئەمە مادەم من پرسیارم لەکرد کە هەندێک هەست بە تونگبوونی سنگێکا لە کاتی جۆڵە و هیلاک بوون و تەنگە نەفەسی باشتر وایە بڵێن ئەگەر بتوانێت لە زووترین کاتە سەردانی بەشێکی فریاکەوتن بکات بۆ ئەوەی کە ئەگەر بتوانێت یەک دوو فحسێک و پشکنینەکەی بۆی بکرێت چێک لەوانە کە زۆر ضرورەکردنی تەختیتی دڵە ئێمە بە تەشی دەبێت کەم جار تەشی لەوە بکەینەوە کە هیچ کێشێک لە دڵیان نیە دوای ئەو ئەگەر ئەو شتانە دەرکەوت کە طبیعیە من پێم باشە دکتۆرێکی ئێسقانیان فقرات ببینێت خۆی لەواچی کێشەکەی من ئەوەی کە باسی کرد چەند شتێکی لێ تێگەشتم کاکتوانێت لەواچی کێشەی فقرات و شتی هەبێت یە بۆ سەرسنگ و نیوشان و شتەکە کاکتوانە جە پەیوەندی بە حاڵەتە عامەکەتەوە هەیە ئەگەر ئەزانیت زۆر بێتاقەتی کردووی لەم کاتەوە کاکتور فەرمیێتوانی سەردانی یەکێک لە نەخۆشخانەکەم کەی بۆ کردنی ئەو فەحسانە ئەگەر ئەو حاڵەتەکەشێک کە ئیسا لە ماڵەوەی تو زۆر هیلاک نابی ئەتوانیت زۆر خۆ هیلاک نەکەی بەکارهێنانی مۆبایل و شان و ملجوڵان و ئەمانە چەند وەرزشێکی بەسیط وەکو تەمارینی سویدی لە ماڵەوە بکە جاجار ئەگەر مەسەلەن ئازارەکە زۆر بێتاقەتی کردی ئەتوانی حەبی پاراستۆڵ بەکاربێنی ئەویش بە ڕێژەی کەم ئەگەر پێنسەی هەبێ ڕۆژی 2 جار 3 جار بەکاری بێنی ئەگەر بەمە وەزعەکە ڕائەگرێت و کێشەکە و زۆر نییە ئەتوانی هەتا ئیشاءالله وەزعەکە باش بوو ئەو کاتە سەردانی هەم نەخۆشخانەکە بۆ ئیتەختی توشتەکە بۆکەن و ئەشعەیەکی ملیشی بۆ ئەگرین ئەو کاتە پزیشکیان بۆیان دەرەکەوێت کە جەنابەت چیتە بەنسبەت کاک فوادەوە کەوتی من ماوەی 4 ساڵە شەکرەم هەیە و زەختم هەیە طبعا ئەم نوعی شەکرە لە تەمەنێکی درەنگا تووشی بووە من پێم وایە کە احتیمال زۆر شەکری نوعی 2 بێت کە زۆربەی کات پێویستیان بە ئینسولین نییە و بەڕاستی من نازانم بۆچی قەراری ئەوە دراوە کە بچێتە سەر ئینسولین چونکە زۆربەی ئەم حاڵەتانە تا ماوەی چەند ساڵێک ئەتوانرێت بە تەنها پارێز و چەند حەبێکی شەکر کۆنتڕۆڵ بکرێت من پێم باشە لەسەر ئینسولینەکەی بەردەوام بێت تا ماوەی کە ئیشەڵا دکتۆرەکەی خۆی بینێتەوە و ئەو کاتە ئەتوانێت قسەی لەگەڵا بکات کە ئایا پێویستە کات بەردەوام بێت لەسەر ئینسولینەکەی یاخود پێویستە کا بچێتەوە سەر حەبی
بڵێن شەکرە دابەزاندن چکە زۆربەی ئەو نەخۆشانی کە لە ماوەیەکە هەستێکی شەکرەی کۆنتترۆل نابێت تۆ قەراری ئینسولینی بۆ ئەی بۆ ماوەیەک شەکرەکەی کۆنتترۆلەکە دابەزێنە ئەتوانی لە دوای ماوەیەکی کەم دوای 6 مانگێک ئەتوانی دەستخیتەوە بە ئیلاجەکانی خۆی کە پێشتر لەسەری بۆی کۆنتترۆل شەکرەکەی بکەی بەنسبەتی کاکشاهۆ دایکی تەمەنی 6 ساڵە و تەبەن مشکلی دڵی هەیە و لەوە چ زەختیشی هەبێت پێش چەند مانگێک قەستەری دڵی بۆ کراوە وەکو باسی کرد دڵی عەجزی دڵی هەیە دڵی زەعیفە تەبەن ئەمە حاڵەتێکی متەوەقع کە ئەم نەخۆشانە جار تووشی ئاوساوی بن بەڵێ ئاوساوەکەش و زۆربەی جار هەر سەبەبەکە گەڕێتەوە بۆ دڵی بەڵام ئەم حاڵەتی کە باسێکە کە لەم کاتەیە تووشی ئاوسانە بۆ عیلاجەکانی هەروکو خۆی خوارد پێم باشە ینی لە کاتێکی زووە زۆر تاخیری نەکات بیباتە بەشێکی فریاکەوتن لە لای جەنابیان لەوێت ڕەنگە پێویست کات ئەم نەخۆشە بهێڵڕێتەوە لە خەستەخانە و عیلاجی تایبەتی بۆ بکرێت یاخود پێویست کات دەستکاری عیلاجەکانی بۆ بکەن بەڕاستی پێویستەکە ببینێت لەم کاتەیە دەستە خۆش توێتی ترمان لەگەڵ هاوڕێیان لەگە زەحمە نەبێ باوشی ئارۆمان لەگەڵ فەرموو کاک دکتۆر گیان سەلام عەلەیکوم باشی چاوەکەم قوربانی دکتۆر گیان باشی دکتۆر گیان باشی کاکە گیان سەر چاومان دکتۆر گیان وەڵام من کێشەم هەیە تۆ ناو سیارە پاک بۆ بەمیان تۆز و خۆڵ بچێتە دەمولوتمایتر چاوم ئاوەکە و ئەپژمم و چاو دەمولوتم ئاوەکە دەمێکە وای کاک بەڕەوەڵات دوو ساڵەوامە 2 ساڵ عیلاج شت بەکارهێنیت وەڵی دکتۆر عیلاجم بەکارهێنا خەترەوە ئەمانە هیچ ئیسفادەینەوە ئەدە تۆزێ خۆڵ و تۆز بچێتە دەمولوتما چاو سوور هەڵەگەڕێ و ئاوەکە و تەک پژمەی لوتما لە بەهارە زیاتر وانیت وەڵی هەموو دەقێوامە تۆزێ خۆڵ و تۆز بچێتە دەمولوتما وام بێتێ دکتۆر گیان یعنی بە درێژایی ساڵ وای ئارە وەڵا دکتۆر گیان بەسەر چاو باوکی یارۆ وەڵام پێینەوە بە چاوان خواد لەگە چاوەکەم بارخان لە سلێمانی و بارخان فەرموو مرحبا سەر چاو بارخان فەرموو چاو خۆش بێت سپاس دەکەم کاک دکتۆر گیان زەحمەت دەبێ من پرسیارێکم هەیە گیان فەرموو من نەخۆشی شەکرێم هەیە ئەنسۆلین بەکارهێنم هەردوو جۆرەکەی بەڵێ تێ هەردووکیم ئێستا لێ بڕاوە بە 1000 حاڵ هەتا یەک دانم دەست کەوتێتەوە ئێستا سنتەری شەکرەکە کراوەیە توانین سەردانی بکەین بۆ وەرگرتی ئەنسۆلینەکان تەنها پرسیاردەوەی کە بتوانین ئینسولینەکە وەربگری بە هەرخان مۆزوعەکە هەر ئەوەیە مەبەستمەوەگە کراوە بێت سینوەری بگرین شەکرۆشتەکە کۆنتترۆڵی کێشەی ئەوە نییە وڵی نەوەڵا زۆر کۆنتترۆل نیە تقریبا لە 200 دەرەژوورە بەڵێ باشە بەسەر چاو بەسەر چاو بارخان وەڵام پێینەوە چاو خۆش بێت زۆر سپاس لەگەڵ سەر چاوخوا لەگەڵ کاک عەبدوڵڵا لە کەرکووکەوە کاک عەبدوڵڵا جان شەو باش سلام علیکم عەلەیکم السلام باشن دکتۆر باشی چاوەکەم وەڵی من هەردوو چۆکم لە بەرە خوارەوە ڕانەکە نازانم بۆ کارەکەی چییە دەمێکە وای کاک عەبدوڵڵا جان وەڵی ئیشەکەم چونکی بەپاوەیە ئیشی چییە وەڵی ئیشی بەقاڵیەکەم لەناو بازاڕ بەپاوە زۆر ڕاوە ئەژنۆ لە پێشەوە ئێشێت یان لە پشتی ئەژنۆ زیاتر ئێشی ئازارەکە وەڵی هەر بان ئەژنۆ تقریبا پشتی بە خوارەوە باشە ئازارەکە یە بۆ پوزێ بۆ بنی پێ و بەڵێ زوو سڕشە بێت عیلاجشتی هیچ بەکار نهێناوە تا ئیستا حەقی ئازار ڕۆشتوە لای دکتۆر تروتی ئتیهاباتی چۆکت هەیە شتێکی ئاوای پێبوو فەحسی خوێنی بۆ کردی نەوەڵی فاسی خێری بۆم نەکردەوە دکتۆر ئەشعەشە نەگرتو هی ئەژنۆت بوتم پێویستی بە ئیشاکە وتی نەوەڵا وتی پێویستی ناکە باش کەی ئازارەکە و زیاترەکە عەبدوڵڵاکیان بە ڕۆژ یان بە شەو کە ئیسراحەتێکیان کە هیلاکە بی ڕێگاکەم باشم بەدەو دایدیەمەوە ئیسراحەتەکەم ئەو کاتە تەمەنێ چەندە تۆ کە عەبدوڵڵاکیان وەڵای عمرم دەور 41 ساڵە باشە نەخۆشی درێژخەیان زەخت و شەکرەوەمانەیەکی لەگەڵانی وەڵای لەخوا بە زیادەوانم نییە پشتی هیچ پێوی نایەشێت وەڵای هەنەجا ئاوا داچەمەوە پشتم ڕانەکە ئازاریە بۆ سمتێ بۆ ڕانێ وەڵای تەقریبا هەنەجا کە عەبدوڵڵا هەز ناکەیت بڵین بەشی خوارەوەی قاچت پوزەکاندت لە کاتی ڕۆیشتنە تونگ بێت بهێشێت وەڵای هەنەجا ڕانەکە هەنەجا ڕان ناکە بەڵێ مەقسەد مۆ ینی کە بڕۆی بەڕێگا قەت هەبوو لە بەرەوەی ئازاری پوزت هەیە دابنیشیت وەڵای نانە بۆ شێوەیە نییە یەکجا باشە شەوان لە کاتی خەوتنە ئازاری پوزەکانت هەڵتەسێنێ لە خەو ئارە وەڵای هەنە شەو هەنەجا لە تاو
ئازاری هەنەدا بە خەبەرم دێرە ینی ئەم عەزەڵاتانەی پام قاتم عەزەڵاتەکانی هەنەدا لەوە بە خوارەوە ئازارێ زۆر هەنەدا شەوان باشە سەر پەنجە و شتت هیچ برین دروست نەبووە پەنجەی قاچەکانت مەقسەدم ناوەڵای لەخوا بەزیادە هیچ نییە هیچ شتێک باشە کە عەبدوڵڵاجان بەسەر چاو وەڵام تێنم بەس پرسیاری گەشتم هەیە دکتۆر ژیان فەرموو وەڵی لای چەپم فەرمام کەم تر ئەوش هەناساڵە کێشم ژانەکە هیچ کۆکە و بەڵغە مشتت نییە کاک عەبدوڵڵا لەخوا بەزیادە ناوەڵی بەڵێ ینی بەس بە هەناسەیان زیاکە هەناسە ئاوا هەڵە کێشم ئەنەدا ژانەکە شانم لە پێوی نایەشێ شانم وەڵی خۆی جوێ بم هەیە دکتۆر نا بەس فقراتی ملێ پێوی بێشێ ئازارەکە بێ بۆ شانە پشتی ملێ سەرێ پێوی ئەیەشێەوە ئازارانەوە هەیە خۆ بڵێ ناوەڵا بۆ شێوە بەسە دایمی واز نیم بەسەر چاو کاک جوابی هەمووی تێنێ ئینشاءالله بەچاوە مەمنونم دکتۆر جان سەر چاو کاک عەبدوڵڵا فار لەگەڵ سەر چاو کاک یوسف لە بازیانەوە کاک یوسف گیان فەرموو سەر چاو کاک یوسف گیان بەڵێ بەڵێ دکتۆرم نبینی هەر بۆم عیلاج بەکارەیەن هەر لە خۆتەوە هەر لە خۆمەوە بەڵێ چی بەکارێنی کاک یوسف چی بەکارێنی ناوی حەبەکان بەس حەبی پەنجایی بەکارێنی باشە یەک جارەی خۆیت کاک یوسف سێژەم باشە ئەی بەنسبەت زەختەکەتەوە زەختم باتە ئینشاءالله حەبی بۆ خۆی بۆ ئەویش شەکرێت 150 بۆ 250 بۆ زەختەکەت حەبەکارێنی کاک یوسف بەڵێ زەختەکەشت کە زەختەگری باشە باشە هیچ دکتۆرێکت نبینی و هەر لە خۆتەوە عیلاج دۆگرتووە یعنی خۆت کێ پێوتی شەکر و زەختت هەیە خۆت قراردا ینی بەڵێ بەڵێ باشە کاک یوسفیان بەسەر چاو بەسەر چاو کاک یوسفیان جواب دەین ئینشاءالله سەر چاو بەنسبەت باوشی ئارۆ کاک دکتۆرجان خورانی چاوی هەیە لە کاتی تەپ و تۆزوشت کە بێ بەسەریە طبعا ئەمە شوک و باسمان کرد حاڵەتێکی باوە نوعێکە لە هەستیاری لە حساسیت کە ئەمیش زیاتر بەرەو وەتاوەرزی گەرما و بەهار بڕۆی ئەم حاڵەتە دروستە بێت طبعا ڕێنمایەکان چییە هەروکۆ بەڕێزی پێشووە ئێمە ڕێنمایی یەکەین کە طبعا خۆ پارێزیە لە بیدایەتە خۆی پارێزە لە شتانی کە پێی تێکەچێت و پاشان وەکو باسمان کرد مجموعەیەک حەب هەیە مجموعەیەک دەرمانی توانی بەکاری بێنی بۆ ئەم حاڵەتانە بنمونە حەبی بڵێن دژە هەستیارەکان هەیە حەبی ئەلەرمین هەیە حەبی لۆرتین هەیە ئەمانە چەند حەبێکن کە ئەتوانی لە سەدەلەکان خۆی بەردەسی بخات و بەکاری بێنێت لە زۆربەی کاتەکانە بەمانە باشە بێت ڕێگاری خۆپارێزی ئەگەر هەستی کرد حاڵەتەکەی بەرە خراپتر ڕاتوان لە مستەقبەلا دیکتۆرێکی تایبەت بۆ بابەتە بینێ دەستەکانی خۆش بێت سەر خۆش باسی سنتەری شەکرەکەی کرد بەڵێ ئەڵێ ئینسولین ماوەیان ئەوەی من بزانم وەکو دەوام سنتەری شەکرەکە دەوامیان هەیە بەڵێ بەڵام بەڕاستی مشکلی ئینسولین هەر هەبووە لەو سنتەریان ینی چەند جار هەیە چەند هەفتەیەک هیچ نوعی لە ئینسولینەکان نەماوە بەردەست نییە و جار هەیە بەعکسەوە ینی باشترین نەوەکان بەردەستە بەڕاستی من ئەوە نازانم باشتر وایە خۆی سەردانیشان بکات بەستی تەشیرکردنەوە دەسەکانە خۆش وازە مژمارە پەیوەندیشان هەیە توانێت بەڵێ پیجیشان هەیە توانێت بچێتە سەر پیجەکان لە فیسبوک لەو ڕێوەتوانێت ساڵان پێ بکات کێشەکە کێشەی لایەنی دارایەکە نەبێت لە دەرەوە دەسەکەی ئینسولین لە دەرەوە هەیە بەردەستە بەڵێ وازم زۆربەی سەیدەرەکانی ژەم کاتە سەیدەرەکان بەڵێ بە خۆشحاڵی و زۆربیان کراون و ئینسولینەکەش بەردەستە بڵێ کاک عەبدوڵڵا ئەگەر ئیجازەم بێ وازم زۆربەی شتەکانی پەیوەندی هەبوو بە کێشەی ینی ئازاری ماسووکە و ئەمانەوە کە عەبدوڵڵا جان تۆ بەدڵنیاییەوە من پێ دەڵم تۆ کێشەی ئیشەکە و هەیە نەک تەنها جەنابە و کەسانی کە ئەوە ئیشی قورسانیە بەتایبەتی بەقاڵی لە هەڵگرتنی میوە و دانان و چەمان و ئەمانە بۆی کێشەی ملێ بۆ دروستەکە پشتی ئەژنۆکانیشێت تەمەەن هەردوو چۆکە بۆیە ئێشێت ئەوەی کە ئێمە باسی کرد بۆ ئەو شتانی نیشانانی بە ئێمە و تەسەورێکین زیاتری هیلایشەکە بێ بەڵام شتێکی کتوپڕ نییە من پێ دەڵم ئینشاڵڵا کە مۆزە باش بوو خەستەخانەکان و عادەکان بە ئاسانی کرانەوە هاتوچۆ ئاسایی بۆ سەردانی پزیشکی پسپۆری ئێسک و شکایوکە یان نەخۆشی ڕۆماتیزم و ئەوانە ئەشعی باشتر ئەشعی پشت و ئەشعی هەر دوو ئەژنۆکە و بگری بۆی دڵنیای بین ئایا نەخۆشی سەوفان واتە داخورانی جونکە و هەیەیان نیتە ئەگەر ئەوانە و تەبیعی بوو بە دڵنیایەوەکو باسمان کرد هەتا ئازارەکەی سەر مەمک و سنگە کە باسیەکەی ئەمانە هەمووی هیلاکی ڕۆژانەیە بووە جەنابیشی وەکو ئاماژە پێکرد کە ئیسراحەتەکەی ئەنج وردەوردە هەز بە ئازارەکە ئەەکەی بۆیە لەم کاتە باشترە تۆزێت جوڵە لە ماڵەوە وەرزشی بەسیت لە
تەمارینی سوید و ئەمانەکە بتوانانی خۆ پارێزی زۆر خۆ هیلاک مەکە لە جوڵە و ئەمانە قادر مۆشت باش نیە بۆ جەنابە هەتا لەم کاتە شەو دوایشکە ئیشەڵڵا کەوتی تۆ ئیش و کارەکە و شتێکی ئەوە نەخەتەری لەم کاتەکە بڵێن تۆ زۆر احتیمامی پێ بخەوەکە و لەسەر شتی شوێنێکی تەختی ڕێک بخەوی لەبەر پشتێ ئەژنۆکان هەوڵ بە چەند حاڵەتێکی دانیشتن هەیە بە تایبەتی چیشکان و چوار مەشقی ئەمانە زۆر مەکە ئەگەر ئەزانی جەنابە نوێژیژەکەی لە کاتی نوێشکردن و ئەمانە هەوڵ بە قاچەکانی نەچەمێنیتەوەیان لەسەر کورسی بیکە پاشان تەوالێت هەمومان ئەزانی بەڕاستی تەوالێتی شەرخی دوژمنی ئەژنۆکان هەتا پشتیشە بۆی ئەتوانیت ئەگەر هەیە تەوالێتی غەربێکە بەکارنانی نیشە کورسی هەیە بەڕاستی کورسی سەر تەوالێت ئەوانە بەکاربێنە تەحمل دەکرێت باشتر هیچ چارەسەرێکی ئازار وشت بەکارنێنی چونکە زۆربەی ئەو چارەسەرانە لەم حاڵەتی تویا لەم کاتە ئازارەکەمان لێ ئەشارێتەوە و لەوانەیە ماوەیەک ئازارە نەمێنێ خۆ هیلاکەی خراپتر بیت. بەنسبەت یوسف زەختی هەیە و شەکرەی هەیە و بەڵام مشکلەکە تا ئێستا پزیشکی پسپۆری نەبینیوە طبعا ئێمە لەم کاتە لەواچی عفوم کە قسە کوپی لەم کاتە لەواچێ زۆر کۆنتترۆل نیە بە زۆر خراپ نییە طبعا خۆی کە عیلاجەکی وەگرت تۆ طبعا ئەمە تۆزێک هاوکاری بووە طبعا لەواچە کۆنتترۆلی شەکرەیەکی زۆریش بەکارێ لەواچە گلوکۆز ئێمە ڕێنمایی چیەکەین طبعا ئەگەر بتوانێت پزیشکێکی پسپۆری هەنایی ببینێ کە ڕەنگە لەم ماوەیە بەردەست نەبێت و پێویست ئەگەر نا ئەتوانێت عیلاجەکەی خۆی بەردەوام بێت بەڕاستی بەڵام پێمان باشە تۆزێک جوراکی کەم کاتەوە ئێمە لە ئەم دەرمانانێ لە 850 پێمان باشە نەخۆش طبعا بدايات بيك حدث بيكين عشان دو حب دو هفته و بپی وضعکی زیاو کم یقین اتوانی ام دای وزنه بو دو حب لیستا بلام ورزشك و پارێزێکی باشی لەگەڵ بکات بە تایبەتی کەمکردنەوەی شەک بڵێنان و برنج ناڵی نەخواردنی کەمکردنەوەی پارێزکردن طبعا و ئەگەر بتوانێت شەکر یان نەخواردیان زۆر کەمی بکاتەوە ئەگەر نەیخوا طبعا باشترە ریاضەکردن زۆر باشە خواردنی سەوزە شەکە لە شتە ڕئیسیەکان باشە میوەکان بە تایبەتی ئەوانەی کە شیرینن ئێمە بە نەخۆشی شەکراڵین ئەتوانیت ینی ئەتوانی بیخۆی بەڵام بە ڕێژێکی کەمتر لە جاران و ڕێژێکی کەمتر لەو میوانش کە شەکریانتیانە و ئیشەڵا کە وەزعێک بڵێن چاک بۆ پسپۆرێکی باتنی بینێ دەستەکانی خۆش بە پەیوەندی ترمان لەگەڵای کاکسەردارمان لەگەڵا شەو باش کاکسەردارگە کاکسەردار بەداخەوە لەسەر هێڵنەمەوە ئاسیامان لەگەڵای فەرموو ئەلۆ بڵێ چاو بە خێربێ مەمنون زۆر سپاس دەکەم وەڵا دکتۆریان من چوومە دکتۆر وتی شەقیقەتە باشە ئایتر نازانم چارەسەرەکەی چییە ئێستا ئەومان بینی لە تەلەڤیزیۆن وتم با تەلەفۆن بکەین لەکەیەکەوە وای ئاسیا خان تۆ وەڵا دوو مانگە بێت دوو مانگ دەمێکە سەرێشەکە و لەگەڵایە وەڵا سەرێشەکەم لەگەڵا بوو بەڵام نەمەزانی شەقیقەتە دوو مانگە زانی وتە شەقیقەتە بەڵێ چارەسەر چی بۆ نووسیت وەڵا چەند علاجێکی بۆ نووسیم و ئیتر هیچ شتێ وای بۆ نەنووسیم ینی پێی باشووی بە چارەسەرەکان ئازارەکە و کەم بۆ یان هەر بۆکو خۆی وایە وەڵا کاتی بوو تەمەنە چەندە ئاسیا خان تۆ من 22 ساڵ گیان 22 ساڵ باش ئاسیا خان ئەتوانی تۆزێک باسی سەرێشەکەتمان بۆ بکەیت کەی مەقسەدمانانی لە چ کاتێکا هەیە بەچی خراپە بێت بەچی باشە بێت بەڵێ گەبیر لە شتێ بکەمەوە یان خۆم کە نابم بەڵێ ئەو کاتێرە زیاتر سرم بێن زیاتر کوێی سەرتێشە ئاسیا خان وەڵا دکتۆر ئەم لاوەلای سرم نییە ناوەوەی ناوەوە بەشی شێرن بۆم بەڵێ باشە هیچ شتێک هەیە پێی باش بیت کە سەرێشەکەت باش بێت پێی ناوەڵا بەڵام قم ڕاوردووە چیکەم لەگەڵ باشە ڕەشانەوەی دڵتەگەڵاتت هەیە لەگەڵیا ئاسیا خان نیتە ئەو پزیشکە بەڕێزی کە چوویتە لای هیچ فەحسێکی بۆت کرد بە تایبەتی هیچ ئەشیەیەکی بۆت کرد بەڵێ بۆنی کرد ئەشیەی تەنوریت کردووە سیتیسکان بەڵێ کردوویەتی بووم بەڵام وتی شەقیقەتەوە نابێت یەکە سەڵکی زۆر قارشتمە خۆدرم شتێرێ پێ بەڵێ باشە بەسەر چاو ئاسیا خان پشتی سەرێ نایەشێت با پشتی سەرمێشێت بەڵام زیاتر لە ناوەوەی یەک پرسیاری تر پەیوەندی نییە بە هەندێک خواردنەوە مەسەلەن ئەگەر خواردنی ئەوانی بەهاراتی تیایان ترشی و توونی ئەو شتانە وەڵایی دکتۆر ئەوەم تاقی نەکرد ئەگەر دیقەتت دابێ پەیوەندی هەیە بە سوڕی ماگانەوە کە نزیکە بیتۆ لە سوڕی ماگانە ئازارەکە و زیابکەیان بە دایمی هەتە
نا بەدایمیە بەڵام زیاتر شەوان دێم هەڵەداتەوە. باش بەسەر چاو وەڵام تێنی انشاءالله. سەرچاو سوات لەگەڵ دایکی ڕێبازمان لەگەڵە فەرموو. ئەم کاتتان باش بەرگەڵ سەرچاو زەحمەت نێ دوو پرسیارم هەیە. فەرموو. بەڵێ. واللهی بەڕێز من مائیدەم ژانەکە مائیدەم زۆر ئازاری هەیە. چەندها جار تحلیلم کردو ئەڵێ ڤایرۆسی هەیە. بەڵێ. لە کاتی شەوا لێم پێ نایە لە شەو تا بەیانی بخەوم. چەندێکە وای بەڕێزیان؟ واللهی چەند ساڵێکە وام بەیزێن باشم هەمان لێ تێدەوە. چەند ساڵێکە هیچ ئەنی بێجگە لەو فەحسێکە باسێکی هیچی تر کردووە؟ نه والله هەر تحلیلی خوێنم کردوین مائیدە ئەڵێ ڤایرۆس بەسیە هەیە. باشە لەگەڵ ئازارەکە هیچ شتێکت هەیە وەکو ڕەشانەوە وەکو چێژ داوەزین وەکو خواردن پێقود نەچوون شتێکیوە؟ نه والله بەڵام ناوشانم پێوە ژانەکە شانم پێوە ژانەکە ئازارێکی زۆری هەیە شەو تا بەیانی ئەبێ بمشێلن. باشە فەحسی بەکتریای مائیدەت بە چی کرد گیانە؟ وڵای بە خوێن کردم. بە خوێن کردت. عیلاجت بۆ نووسرا دوای ئەوە وتیان هەتا؟ عیلاجشم زۆر بەکارهێنا بەڵام هەروە ما هیچ عیلاجەکان سوودی نییە بوو. باشە هیچ حەبێکی ئازاری ئێسقان و جومگە و شتیوە بەکار نایانی؟ وڵا بەکەمی بەڵام جومگەکانم هەموو ژانەکە بە تایبەتی لای چەتم. مەقسەدمان جەماعەتی سینگم شانم هەموو پێوە ژانەکە. جەماعەتی حەبیب ڤۆڵتارین پرۆفین ئەوەی ئەو شتانە هیچ بەکارهێنیت؟ وڵا بەکەمی ئیسەوازم دا ئەوەم بەکارهێنا بەڵام ئیسەوازم دا ئەوە هیچ ناخۆم. باشە بەسەر چاو. بەسەر چاو دایکی ڕێباز وەڵام تێنی انشاءالله. دەست پشت بێ خۆدی سەر چاو خوارد لەگە پەیوەندی ترمان لەگەڵا بوو. کاگرەفاتمان لەگەڵایە فەرموو کاگرەفاتیان. بەڵێ فەرموو کاکە ڕێفات. باشی دکتۆر گیان باشی چاوەکەم. بەڵ وەڵڵاهی هێشت جانەکەم فەرموو. ئەو کاتت باش دکتۆر. سەرچاو کاکە ڕێفات گیان فەرموو چاوەکەم. بە قوربان سواس دەکەین. خۆشبێ ڕەبی سەلامەت. کێشەکانی چێ بۆمان باس کە عەزیەت نەبێت. وەڵڵاهی دکتۆر ئەمن سبەینا کە هەر دەستمەوە قەڵبم سڕ دەبی. ببوورە چۆت؟ عیب نەبی لەشم سڕ دەبی. باشە هەموو لەشە؟ وەڵڵاهی بەس لاقم زۆر. هەردووشیان یانێکیشیان؟ هەردووکیان بەڵێ. لەکوێوە سڕبوونەکە لەکوێیە؟ وەڵڵاهی عیب نەبی لە چۆکمەوە لۆ خوارە. باشە هیچ نەخۆشیەکە نییە شەکرە و زەختۆ ئەم شتانە؟ وەڵڵاهی نەخێر ئەوانم نییە. باش ئیشی چییە کاکە ڕەفات تۆ؟ ئەمن بەخۆم پۆلیسم. تەمەنت چەندە؟ وەڵڵاهی 45 ساڵ. داوامشتە زۆرە؟ وەڵڵاهی داوامەکەم هەیە بەس ئەوە زۆر بە پێوەوەستی هیلاکبوونی هەیە؟ نەخێر. پشتە نایشی لەگەڵ یا کاکە ڕەفات؟ بەڵێ وەڵا پشتیشم دێشی. هیچ فەحس و ئەشعە و شتی فەقەراتێ نەکردووە هی ئەژنۆ تا ئێستا چووی بۆ لای دکتۆر و شت؟ کاگرف ئەگیان تەلەڤیزیۆنەکە کەسکە لە تەلەفۆنەکەەوە جێمان لێ بگرە عەزیەت نەبێ. بەڵێ. کاتەکەمان زۆرە بات. بەڵێ. وتم هیچ فەحس و شتە کردو چی بۆ لای دکتۆری تر ئەشعە بگری بۆ پشتێ هیچ تایسە هیچ کردووە لەمانە؟ نەخێر ناوەڵە. عیلاج و شتیشی بەکار نێناوە حەپوودا و ناوەڵە هیچ نەخۆشیەکەت نییە کاکە ڕەفات نەخۆشی درێژخایەن هیچت نییە. بەڵێ بە قوربان. بەسەر چاو وەڵام پێینەوە کاکە ڕەفات گیان. باشە بە قوربان دەبم. چاوەکەم خوارد لەگەڵ. بەڵێ. ئەگە برادران پەیوەندی تر نەبێت بۆی بەنسبەت ئاسیاخانەوە کاک دکتۆرجیان زەمەوە لەوانی ئەو باسەکە لەو ناچێت لەگەڵ پێی وتراوە شەقیقەیە تەبەن شەقیقە بڵێن یاسا و ڕێسای خۆی هەیە کرایتریای خۆی هەیە وەلەو ینی لەم دوایە هەموو نوعێکی سەرێشەی کە پێوتر پرایمەری هەدەیەکس ینی سەرێشەیەکی ئەوەلی بڵێن نوعی بڵێن ئەوەلیەکەی ئەبێت بڵێن ئەشعی بۆ بکرێت کام خۆشبەختانە کردوێتی لەوە چ هیچیانە بێت ئەوتی هیچیتیانە بوو پێی وتراوە من نازم بەڕاستی چێ بینیوتی ئایا دکتۆری مختصی مێشک و دەمار بینیوتی یاننا بەڵام طبعا بێچێک لە چارەسەرەکانی شەقیقە ئەوەیە بریتە لە خۆپارێزی ئەمەش دووبارە خۆپارێزی بریتە لەوەی کە طبعا خواردنەکان ڕێک بێت ژەمەکان ڕێک بخەیت بەڵێ ئەگەر بە شەقیقە بێت ینی طبعا مەفروزە خواردنەکانی ڕێک بخات مەفروزە ینی سترێسی نەبێت مەفروزە لەگەڵ هەستکردن بە کەمترین ئازارە لە کاتی زووترین کاتە حەبێشی ئازار بەکار بێنێت مەفروزە ئیسراحەتیشی باش بکات لە شوێنێکی تاریکە ئەمە ئەگەر بڵێن ڕێکارەکانە بۆ شەقیقە بەڵام ئەوەی کە ئەم بەڕێزە باسی کرد مواصفاتەکانی شەقیقەی تیانە بەڕاستی بەڵێ ئێمە ینی بە ئەو کاتە بیر لە سەبەبی تر بکەینەوە بە سەرێشەکەی بەڕاستی هیچ لەوانە کە لەوە چ جادر ئیخساسی جنابەت بێت مشکلی فقرات و ملوانەیە بەتەکید پێمان باشە مەسەلەن ئەگەر بتوانێت چێکێکی زەختەکەی بکات جاری وهەیە مەسەلەن زۆر جار هەیە بەرزبوونەوەی فشاری خوێن و زەقت ئەو سەرێشەی دروستەکە ئەگەر ئەوش تەبیعی بێت پێمان باشە بەردەوام بە لەسەر حەبی ئازارەکانی هەتا وەکو دکتۆرێکی ئێسک و شکاوی یان
یان فقراتی بینێت وەزعەکە باشە بێت ئاسیاکان کاتە توانین سەردانی پزیشکی تایبەتی پسپۆڕی ئەوانە بکەیت بۆی ئەشعی ملێ بگرن بەڵام وەکو ڕێنمایی لە بکاتە زۆر جاریتر بۆ هاوڵاتەکانی تریشمان باس کردووە تۆکە لە ماڵەوەی زۆر خۆ هیلاک مەکە لەگە خواردن و شتا ئەبێ زوو پشوو بی هەوڵ بەشتی خۆری ساڵ نەگری ملێ زۆر دانێنێنی مۆبایل زۆر بەکارمایەنە بۆیە بەدڵنیایی و ئازارەکە و بەوانە ئەگەر هەتا سەرینەکە و بەرزوو نزم نەبێت ئاگاو لەو شتانە بێت بەدڵنیایی و بەمە تۆزێ باشتر ئەبیت ئەگەر وەکو کاکتۆریش ئاماژەی پێکرد ئەو حەپانە هەر بەکار بێ نازین زۆر بێتاقەتەکە شتێکی کتوپڕنیە لەم کاتە لێ بترسی ئێمە لەگەڵەوە ناچین کە تۆ شەقیقەوە هەبێت ئینشاڵڵا وەز ئاسایی بۆ بچۆ لای پزیشکی پسپۆر بە ئەو ئەشیا شتە بۆ بگرن ئەو کاتە 100% بۆمان دڵنیایە بێت کە چیت هەیە دایکی ڕێباز ئەڵێ من ماوەیەکی زۆر هەستەکەم ئازاری مایدەم هەیە ئەچێ بەرەو پشتم ئازارەکە طبعا ئەو بەڕێزەکە فەحسی بەکتریای مایدەی بۆ کراوە بەڕێگەی خوێن بۆی کراوە طبعا لەمە خیلانەیە بڵێن ڕێنمایەکان وایە کە فەحسی بەکتریای مایدە باشتر وایە بە خوێن نەکرێت چونکە خەڵکێکی زۆر هەڵگری ئەو بەکتریایان بە خوێن بڵین دە خوێنە دەرەچێت کە بەکتریانێ و لە ڕاستیا ڕەنگە نەیان بێت ئێمە پێمان باشە ئەم بەڕێزە ینی ئەگەر بتوانێت طبعا لەم کاتەیە ئەتوانێت حەبی ئازاری مایدە بەکاربێنێت ئەتوانێت بڵین پارێزی بکات لەو خواردنانی کە پێی تێکەچێت پاشان لەگەڵ ئاسایی بوونەوەی وەزعەکە دکتۆرێکی تایبەتمەند ببینێت ڕەنگە پێویستکە ئەو کاتە بە ڕێگەی فەحسی هەناسە یان فەحسی پیسایی فەحسی بەکتریای مایدەی بۆ بکرێت بەپێی ئەوە چارەسەری بکرێت دوای ئەوە متابعاکرێت ئایا باشە بەیان باش نابێت ئەمە بڵێ متابعی دوای دەریخات بەڵام لەم کاتە بە تەئکید جاری وایە بڵین بەپی حاڵەتەکە جاری وایگاتە ناوزور و شتی تریش بەڵام لەم کاتەیە ئەتوانێت ئەم تاوەزەکە لای بێتەوە احتیاطی حەبی ئازاری مایدە بەکاربێنێت بۆ دۆزی کە بڵین جۆری خواردنەکان بە تەشید ئەو هیچ جۆرە خواردنێک بە تایبەتی باز نەکراوە کە خراپە بۆ ئازاری مایدە بەڵام نەخۆشەیە خۆی بە نوعی خواردن تێکەچێت توانێت ئەو خواردنە تۆزە لێیان دوورکەوێتەوە هەر ڕێنمایەکان و ئەو شتی کە باسمان کرد لەم کاتەیە کافیە بڕاستی کاگ ڕفعات وابزانم تەسەورەکەم زیاتر بیتەوە باشترە کاگران جەنابێ باسی ئازاری پشتێک کرد لەگەڵ هەردوو قاچە سەر ئەبێ بەڕاستی ئەمە ئەکید پەیوەندی بە ئیشەکەشتەوە هەیە وەکو پۆلیسەکە بە پێوە بۆ سیت و هیلاک بی سڕبوونی هەردوو قاچ دروستە بێ ئەم حاڵەتانە حاڵەتێکی کتوپڕ نییە شتەکە مادەم ئەوەنە کاری نەکردوێتە سەر ڕۆشتن و توانای هێزی قاچێ بۆیە جەنابێ لەم کاتێکە لە ماڵەوی هەوڵ بەجوڵ هیچ نەبێت ڕۆشتن بکەیت وەرزشێکی بەسیت بکەیت پێشووتریش باسمان کرد بۆ نەخۆشێکی تر زۆر خۆ هیلاک مەکە لە قادرمە خۆ پارێزە لە تەوالێتی شاخی خۆ پارێزە ئینشاءڵڵا وەزەکە ئاسایی بۆ سەردانی پزیشێکی پسپۆری ئێسکوشکاوی یان پزیشێکی مەسەلەن ئەوانی فەقەراتن ئەشیاو بۆ ئەگرن فەحسۆف ئەو شتانە بۆ ئەکرێت شتەکە شتێکی لەوە ناچەوە نەخەتەر بێت بەڵام هەتا ئەتوانیت ئاگەو لە خۆ بێت زۆر بە پێوە مەوەستە قادرمەکە و باسمان کە خراپە وەزنەکە و مهێڵە وەزن زیاکە شتی قورس هەڵ نەگریت ئینشاءڵڵا شتێکی ئەوەنە خەتەر نابێت هەندێک حەپی ئازار هەیە بۆ نەخۆشەکانی تریش باسمان کردو بە تایبەتی ئەوەی کە لە ئێمە لە هەمووی سەلامەتر بێ پاراستۆڵەکەی ئەگە زۆر بێتاقەتی ئەکا لەم کاتە ئەتوانی پاراستۆڵ بە تایبەتی بۆ ئەم حاڵاتی تۆ پاراستۆڵی هەزاریە نەک 500 ئەتوانی بەیانی دەنگێ بخۆی ئێوارەش دەنگێت ئینشاءڵڵا هەتا ئەم بارود و دۆخەتی ئەپەڕێن و ئەو کاتە جەناب ئەتوانی سەردانی پزیشێکی پسپۆرکەی بازم وەڵامی هەمیمان نایەوە ئەگە برادران پەیوەندی ترمان لەگەڵ کاکتۆجان وەزم کاتەکەمانەوەنی نەماوە کە جەنابێ وەکو ئەم بدایش باسمان کرد نەخۆشە درێژخایەنەکان مەسەڵەن بە تایبەتی زەخت و شەکر و ئەوانە چۆن ئاگان لە خۆیان بێ لە دەرمانەکانیان چۆن بخۆن وەرزش بکەن خواردن چی بکەن ینی بەڕاستی چووکە هەمومان ئێستا هەستەکەینەوەنە لە ماڵوین قەڵەو ئەبین ینی بەڕاستی ئەوان چی بکەن بەڵێ بەتەشی زۆر ڕاستە طبعاً یەکێ لە کێشەکانی ئەم لە ماڵەوەمانەوەیە ئەوەیە کە زۆربەی نەخۆشەکان هەستەکەن وەزنیان زیاکات ئەمەش بەڕاستی شتێکی باش نییە و تەسیر لەسەر زۆربەی نەخۆشە درێژخانەکان بەجێڵێت ئەهێڵێت لە ڕووی نەخۆشی باتنیەوە چجا شەکرە بێت زەخت یان نەخۆشەکانی دڵبێت لەبەرەوە ئێمە بڵێن ڕێنماییان بۆ نەخۆشەکانمان ئەوەیە کە طبعاً ئاگاداری بە دەرەجەی یەک خۆیان پارێزن لە ئەم پەتایی کە باسمان کردو ئەمە بڵێن یەکەم خەتۆیەکەمە بە هەموو دووبارە و چەند بارەیەکینەوە بێ خۆیان پارێزن و هەوڵ بن کەمترین بەرکەوتنیان بێ لەگەڵ هەچ کەسێکی دەرەوەیە و تێکەڵی قەرەباڵغینە بەن لە ماڵەوە بمێننەوە بەردەوام بە لەسەر خواردنی عیلاجەکانیان بەڕاستی دەرمانەکانیان بە بەردەوامی بەکاربێنن لە خۆیان و دەستکاری دەرمانەکان نەکەن و طبعاً وەکو وتمان بۆ ڕێگەتن لە زیادبوونی کێش ئەو نەخۆشانە باشتر وایە ئاگاداری خواردنەکانیان بن ئەو خواردنانی کە کێش زیاکات هەوڵ بن کەمتر بخۆن ژەمەکانیان بە نوعی ڕێبخەنەوە کە نەبێتە هۆیەوەی کە کێشیان زیاد بکات
لەگەڵی ئەوانی کە ئەتوانن بجوڵێن حرەکەیان زیاتر بکەن شەر نیە بچنە دەرەوە ڕەنگە لە ناو ماڵەکەات و جاری وای پێویستکە بجوڵی نەخۆشمانەیە خۆشبەختانە لە سەربانەکەی خۆی ڕۆژانە خەریکی ڕاضەیە و نایڵە وەزنی زیاد بکات بە تەشی ئەمانە هەمووی بڵین تاثیراتی ئیجابیان لەسەر نەخۆش هەتا ئەگەر توان خۆیان پارێزنانی فحسی خۆیان بکەن هەم جیهازەختەکە جیهازی زەخت هەیە و هەم جیهازی بچووکی شەکرش دروست خۆشبەختانە زۆربەی نەخۆشەکانی ئێمە ئەوانیان هەیە ئێستا خۆیان ڕۆژانە کە متابعاکەن ینەوە بەلامان زەختەکەی خۆی ئەنووسێت پیشانمانایەتەوە شەکرەکەی عینیشێت خۆشبەختانە لەو ڕۆ تقریبا وعیەکی باشیانێ نەخۆشەکانمان بە تەشید لەم کاتەیە گە شتەکان زیاتر بکەن ڕەنگە باشتر بێت دەسەکانی خۆشەکانمان کردی ئەم زۆر سپاس بۆ جەناب بینەرانی خۆشەویست و ئەم شەویش بەرنامەکەمان کۆتایی هات لە کۆتایی دیسان دووبارەی ئەەکەینەوە بەڕاستی مەجبورین زۆر ئەم قسانەکەینەوە هەندێک لەوانەیە لێمان بێزار بن هەندێک هەستەکەی قسەمان پێڵێن ئەگەمان لە هەموویەتی تکاتان لەکەین ئەمانەی وەزعەکەمان ئاوا بێ زۆر باشیش نییە ئێوە ئاگادارنی چەنانە نەخۆشیە لە خەسەخانەکان وەزیان خراپە بەس ناکرێت ئێمە هەموو وەکو پزیشک بێتە دەرێ و هاوارکە بڵێ خەڵک وەزعی خراپە تکاتان لەکەین بە هەمومان زوو لەم بارودۆخەنە هەموارە نەجاتمان بێت هاوکاری تیبەکان بن هاوکاری ڕێنماییەکان بن ڕێنمایەکان جێبەجێ بکەن ئینشاءالله هەمومان بە ئاسانی ئەم بارودۆخەتی ئەپەڕێنین هەتا سپێش و کاتژمێر دە بە دیدارتان شادەبینەوە هەر شاد و سەرکەوت و تەندروست بن خواتان لەگەڵ